پرۆژەی سعودیەکان لە بەردەم شکستێکی گەورەدا و بینەری یاریەکانی خولەکان کەمی کردووە. پۆلی سعودیە لە هاوینی ڕابردوو کۆمەڵێک گرێبەستی گەورەی ئەنجامدا و چەندین ئەستێری زۆر بەناوبانگی خولەبێزەکانی ئەوروپای گواستەوە. ئەمە ژوای کرد چاوی هەمووان بچێتە سەر تۆپی پێی وڵاتە. لە پێشتر دایانەکانی وڵاتە چەندین یاریزانی گرنگی وەک ڕۆناڵدۆ و نەیمار و بنزیمان گواستەوە، بەڵام لە ئێستادا پرۆژەی وڵاتەکە بەرەو کزی دەڕوا و دوور نییە لە چەند ساڵی داهاتووشدا شکست بێنێت و هێشتنەوەی چاوی هەموو گیان لە سعودیە بۆ هەمیشە کۆتایی بێ و بەردەوامبوونی ببێتە خەونێک. چاوەڕێ دەکرێت لە وەرزی داهاتوو هەمان گەرم و گوڕی هاوینی ڕابردوو نەبینرێت لە گواستنەوەی یاریزانان بۆ سعودیە و ئەو خەرجیە گەورانەی بۆ خولەکە دابین دەکرێت بە شێوەیەکی بەرچاو دابەزین بەخۆ ببینێ، چونکە لێکۆڵیرەوەکان دڵنیاییان داوە ئەو شێوازە شێتانەی پێش و سعودیەکان لە گواستنەوەی یاریزانان خەرجیان دەکرد دەوەستێنرێت. بەڕێبەرانی خولی سعودیە گەیشتونەتە ئەو ڕاستی هەموو شتێک بە دڵی ئەوان تێ نەپەڕیوە. سەرڕای ئەو ئاسانکاریانەی لە بەردەستیاندایە، بەڵام ئێستا دەبێت بیر لە داهات بکەنەوە نەک خەرجی بەردەوام. لە ئێستادا دەبێت چاوەڕێی ڕەوتێکی نوێ لە خولی ڕەوشن بکەین، چونکە پاش هاوینە زێڕینەکەی خولەکە لە مانگی یەکدا گواستنەوەی یاریزانان بۆ سعودیە زۆر کەمی کرد و هیچ ئەستێرێک نەچووە ئەو وڵاتە. تەنانەت هەندێک یاریزانی گەورە کە پەیوەندیان بە خولی ڕەوشنەوە کردبوو پەشیمان بوونەوەی خۆیان لە چوون بۆ سعودیە دەربڕی. پرۆژەی سعودیەکان ئەوە بوو بە یاریزانە گەورە و ناسراوەکان سەرنجی میدیا بیانیەکان بۆ لای خۆیان ڕابکێشن و زۆرترین بینەری خولەکەیان هەبێت، بەڵام ئامارەکان ئەوە دەردەخەن کە ئەم خولە نەک تەنیا لە ئاستی خولە گەورەکان نییە، بەڵکو لە ناو خۆی وڵاتەکەشدا بینەری لەدەستداوە. تێگڕای بینەرانی ئەم وەرزە نزیکەی 8,000 هاندەر لە هەر یاریەکدا کە بە بەراورد بە وەرزی 2022 بۆ 2023 نزیکەی لە سەدادا کەمی کردووە. ئەمەش تەواوی پرۆژەی خولی سعودی دەخاتە مەترسێکی گەورەوە. هێشتا دیار نییە یانە سعودیەکان لە بازاری گواستنەوەی یاریزانان چی دەکەن، بەردەوام دەبن لە هەوڵدان بۆ گەورەبوونی خولەکەیان یان ئەو فراوانبوونەی ئێستایان وەک بڵقێکی سەر ئاو وایە تەنیا بە شێوەیەکی کاتیە لە ماوەیەکی کەمدا دەتەقێت.